بەڵێ بەڕێزان هەر بە وەرگرتنی زانیاری زیاتر لە قەزای سۆرانەوە کاندیدی ژمارە دووی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ناو بازاری سۆران هەڵمەتی بانگەشەی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێوە دەبات بە وەرگرتنی زانیاری زیاتر پایامنێرمان ئازاد ئۆمەراوەیی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاگازات سڵاوت لێبێ، چالاکیەکانی کاندیدانی کۆمەڵ لە ناو بازاری سۆران چییە؟ بەڵێ کاک زانا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامی هەیە لە قەزای سۆران. ئەمڕۆژ شاندێکی مەڵبەندی هەشت سۆرانی کۆمەڵی ئیسلامی بە یاوەری مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە دوو لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەردانی بازاڕی سۆرانیان کردووە لە بانگەشە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی. هەروەها کاندیدانی کۆمەڵ ئەکەن. من بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوە چوونی شێوازی بانگەشەکان ئەچمەلای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە دوو لە لیستی کۆمەڵی بەڵێ خۆشەویستانم ئەمڕۆ لە قەزای سۆران و لە ناو بازاری شارەکە کاندیدانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان و لە ناویاندا مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە دوو چەند چالاکیەک بۆ بانگەشەکردن بۆ لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەنجام دەدات. لەگەڵ بەراورد بە هەڵبژاردننی بەغدا گەرمگوڕیەکی زیاتر لە ناو هاوڵاتیان هەیە، چونکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جیاوازە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران وەخوازیارین کە خەڵک بە گەرموگوڕتر بێتە سەر سندوقەکانی دەنگدان، چەند خەڵک گەرموگوڕتر بێتن کەمتر بواری ساختەکاری و تەزویر و گۆڕینی دەنگەکان دروست دەبێتن. وەخوازیاری شەمە و خەڵکە متمانە بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بکەن کە لیستێکە لە خزمەت هاوڵاتیاندا بووە لە ڕابردوو و لە داهاتوشدا لە خزمەتی هاوڵاتیاندا دەبێتن و پشتی هاوڵاتیان بەرنادات. بەڵێ داواکاریەک لە هاوڵاتیانی کوردستان بەگشتی هەیە دەبەری سۆران بە تایبەتی کەوا بۆ ئەوەی کۆتایی بەو قۆڕەخکاریەی دەسەڵات بێتن کەوا هەموو زومگەکانی ژیانی لە هەرێمی کوردستان گرتوێتەوە. بەشێک لەو هاوڵاتیانە بە تایبەتی چینی گەنجان و ڕۆشنبیران و ئەوانەی کە دەرچووی زانکۆکانن بەڕاستی زۆر بێزارن و بە تایبەتیش کە تعین نەکراون و هەریەکەی شادەیەکی بەرزی هەیە بەڵام تەماشە دەکەی ئیشێکی سەرەتایی و ئیشێکی سادە دەکاتن. خوازیارین ئەگەر ئەو خەڵکە لە هەموو ئەو جومگانە بێزارە بالفعل حکومت نەیتوانیوە لە ئاستی خزمەت گوزاریەکان دابێتن بە گەرموگوڕی بێنە سەر سندوقی دەنگدان و خەڵکێکی دیکە کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی بزات تاقیکەنەوە بۆی کە بتوانین لە ئاستی داواکاریەکانی هاوڵاتیان دابینەوە بتوانین خزمەتیان بکەین. ئێمە لە ڕابردوو یعنی بە وەزارەتێک توانیمان کە خزمەتێکی زۆر بەرچاو بکەین و بە 6 پەرلەمانتار توانیمان ڕۆڵی 3 قاتی ژمارەی خۆمان بجێڕین لە پەرلەمانی کوردستان. ئەگەر خەڵک متمانەی زیاترمان پێبداتن گومانتان نەبێتن کە هەلی کار و خزمەت گوزاری زیاتر و ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە دەستێکی ئەمین دەبێت و لە خەڵکەکەی سەرفی دەکەین. پێتانوانی کاتەوە هاتووە کەەوە هاوڵاتیان سزای هەردوو حزبی دەسەڵات دەن کە لە ئێستادا چەندین دروشمی وری خەداریان بەرز کردوەوە. پێتانوانیە ئەوان کە لە ڕابردوو نەیانتوانی بە ئێستا ناتوانن بیکەن لە خۆی دەبێ هاوڵاتی لەسەر ئەساسی خزمەت گوزاری دەنگ بداتن. یعنی ئەو دوو حزبەی کە ئەمڕۆ کە بانگەشە دەکەن تەماشە دەکەم زیاتر بانگەشەی ئەوە دەکەن کە خزمەتتان دەکەین و کە هەلیکارتان بەڵام 27 ساڵە لە کوێن دەرێبوون خۆ هەموو سەرۆت و سامانی ئەو وڵاتە لە بەردەستی واندا بووە. ئەگەر لە خلال 27 ساڵ کە لەو پەڕی پارە زۆری دانیان توانی بێەوە بکەن ئێستانە کەش ناتوانن وەفادار بن بە ئەو بەڵێنانی کە بە خەڵکی هەرێمی کوردستانی دەدەن. بۆیە خوازیارم خەڵک بڕیاری چارە نووسازی خۆی بداتن و متمانە بە کۆمەڵی ئیسلامی بکاتن و بە لیستەکەی کۆمەڵی ئیسلامی بکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە دوو لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194. بەڵێ کاک زانم نەگەڕێمەوە لای تۆ دیارە کۆمەڵی ئیسلامی لەم دەبەرە بانگەشەی بە شێوەیەکی فراوان دەست پێ کردووە سەرجەم ناوچەکانی سنووری مەڵبەندی هەشت سۆران بەسەر ئەکاتەوە هاوڵاتیانیش بە گەرموگوڕیەوە پێشوازی لە لیستی کۆمەڵی ئیسلامی و کاندیدانی دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پایامنێرمان ئازاد ئۆمەراوەیی کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی.